سیر بکەن هاو نیشتیمانیانی بەڕێز بزانن بەس بە تەنیا لەم ستۆدیۆ بچکۆلەی منە چەند ملیۆن دۆلار تووشی کارەسات و تووشی قەیران بووە. سیر بکەن. من ئەم بەرنامەیە بۆ یاکەم خەڵک سارد نەبێتەوە کە ئیژ نەکا و کارگەدانەنێ لە هەرێمی کوردستان. هەمومان ئاگاداری حکوومەتی خۆمانەکەین بە بەرپرسیارانە بۆ ئەوەی کە بزانن کێشەکان چین. وەڵڵاهی حەزەکەم بزانی بە دڵسۆزی پێتانەڵێم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی. من وەکو خۆم قەناعەتم وایە مەسوولی قسمێک ئەگەر ئیرادەی ببێ، ئەگەر قەراری ببێ، ئەگەر ممارەسەی سەلاحێتی خۆی بکە ئەتوانێت خزمەتی ئەم نیشتیمانە بکە. بەڵام ئێستا مۆدێلێک لە بیرکردنەوە دروست بووە هەر شتێک با ڕوو بکەم ئەم کامێرایە. کاکە ئێستا ئەتوانی وەرمگری؟ بەڵێ من قساکەم پشتە سەرم بینێ. بەڵێ ئەمەوێ بڵێم هەر شتێک لە وڵاتەیە دروستە بێ هەمووی بەرپرسیارەکە لەسەر شانی خۆیە کاتەوە لە کاتێکە دڵنیا بن لەوەی ئەگەر نیەت و ئەگەر ئیرادە هەبێ مەسوولی بەشێکیش لە وەزارەتێکە لە مدیریەتێکە ئەتوانێت ڕۆڵ و کاریگەری و دەوری خۆی ببینێ و خزمەتی نیشتیمانەکەی بکە. من بە هیچ جۆرێک سیقەم بەم قسەیە نییە. هەر هەمووی شانی خۆی خاڵی بکاتەوە، هەر هەموو شتەکان بڵێن لە لای سەرۆکی حکوومەتە. ئەی تۆ بۆ وەزیریت، ئەی تۆ بۆ مدیر عامیت، ئەی تۆ بۆ مەسوول بەشیت، کوا کارەکانتان چییە؟ ئیتر تاکە ئێمە دابنیشین چیرۆکی خورشید و خاوەر بۆ میلەتەکەمان بگەڕینەوە. تا دوێنێ ئەمانەت حکوومەتەکەمان ساوایە لەمە بە دوات چی بڵێن؟ ئایا بەبەر چاوتانەوە وەزارەتی پیشەسازی و بازرگانی نایبینی ڕۆژانە خەڵک ئەڕوا پارە جوانەکانی هەرێمی کوردستان کە لێرە دەستی کەوتووە؟ ئەیبا لە تورکیا ئیستثماریەکە؟ ئەیبا لە ئێران ئیستثماریەکە؟ ئایا نایبینن لە هەرێمی کوردستان مەسوولێتی هەیە ئەو ئیشەکەی ئەوەیە کە ئەم بوارانە چاپکە کەچی خۆی پارەی کۆ کردوێتەوە جەنابیان مەعمەلدانن لە دەرەوەی ئەم وڵاتە؟ تۆ خۆت مەعمەلت هەبێ، من مەعمەلم هەبێ لە وڵاتێکی تر، حەزەکەم ئەو وڵاتی کەشتی بۆ نێرم بگەشێتەوە؟ نەوەڵڵا حەزەکەم قوڕ بکرێ بەسەریا. ئێستا سیر بکەن جەنابی وەزیری پیشەسازی. کاکە برا تۆ چەند ملیۆنە لەم وڵاتە سەرف کردووە لە کارگەدا؟ سەرمایە گوزاریەکانی من بەس کارگەیان هەرس 20 میلیۆن زیاترە. 20 میلیۆن دۆلار لە 2017 لەسەر زەرەرین حتا ئەو ساڵیش هەر لەسەر زەرەرین. 20 میلیۆن دۆلار 20 میلیۆن دۆلاریشم کارخانەیە. کاکە گیان ئەو شوێنەی کە تۆ نوێنەرایەتیەکەی چەند میلیۆن دۆلاری سەرف کردووە لە وڵاتەدا؟ ئەو کۆمپانیای من بریکارداریم 40 میلیۆن دۆلاری سەرف کردو. ئەمە 6 میلیۆن دۆلار دەستخۆش. کاکە سەرمایی کۆمپانیاکەت بای چەنە؟ 3 میلیۆن دۆلار. 3 میلیۆن دۆلاری تر خۆتان حسابی بکەن. کاکە گیان کارگەکەت بای چەندێکە؟ ئمە دوو کارگەیە سندویچ پەناڵ و کارگەی بۆ چەندێک پارەت سەرف کردووە؟ 15 میلیۆن زیاتر. 15 میلیۆن دۆلار. زیاتر بەڵێ. کاکە برا چەندێک سەرف کردووە؟ 3 میلیۆن دۆلار. 11 میلیۆن دۆلار. 750,000 دۆلار. 10 میلیۆن دۆلار. 8 میلیۆن دۆلار. ئەی هاوار بە هەر هەمووتان کۆی گشتی 130 میلیۆن دۆلار سەرف کراوە. تۆ بڵێ 130 میلیۆن. بەس لەم کۆمەڵە خەڵکە بەڕێزەی کە لێرە داهاتون لەم 130 میلیۆن دۆلارە بە هەر هەمووتان ملیۆن و نیوە دۆلار خەرتان کردووە ئەم ساڵ؟ ها؟ بەخوات یعنی ئەوەی کە ئەڵێ بە هەمومان ملیۆنێکمان خێر نەکردووە دەزەڵ بڕێ. یعنی ئەوەی دەستیێڵ بڕی هەمووی زەرەر؟ تۆ 20 میلیۆنە سەرف کردووە زەرەرت کردووە؟ هەمووی زەرەر؟ هەمووی زەرەر؟ ئەی کاکە تۆ بۆ زەرەرەکەی ماڵ نییە خوێنە خوا تۆ مەعمەلی خۆ هەیە براکەم. خوێش زەرەرەکە؟ خوێش زەرەر دەکە لەبەر ئەوەی خوێشی پیشەسازیە و خۆی خۆراکی هەیە. خۆی پیشەسازی دەینن لە کارتۆنی دەکەن و یەکسەر دەرفرۆشن خۆیەکی سپی هاوڕاتی چوانی ئەو خۆیە چ خۆیەکە هەردەزانی سپیە دەرێ خۆیان. یعنی 3 میلیۆن دۆلار سەرف کردووە لە خۆیە و زەرەریش دەکەی؟ بەڵێ بەس کارخانەکەم بەس ببینی گەورەترین کارخانەیە لە هەموو عێراق. باشە با گوێ لەم هاونیشتیمانیانەی تر بگرین. اینجا ئەچمە لای بەڕێوەبەری گشتی پیشەسازی هەرێم و میوانەکانی سەر ستۆدیۆم. فەرمونون با گوێیان لێ بگرین.